سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەینی سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ئەشکەنجە و ئازاری هاوڵاتیکی خەڵکی شاری سەقز لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە. دەست بەسەرکرانی هاوڵاتیکی خەڵکی شاری شنۆ، کۆبوونەوەی ناڕەزایەتی خەڵکی شاری یاسووج، ناڕەزایەتی کرێکارانی شێرکەتی پترۆشیمی ئەمیرکەبیر و ئازادی یەکێک لە دەست بەسەرکراوانی دۆسیە ئێکباتان لە زیندانی قەزەلحەساری کەرەج. ئەشکەنجە و ئازاری هاوڵاتیکی خەڵکی شاری سەقز لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە. بەپێی راپۆرتەکان، دلێر سەلیمی هاوڵاتی خەڵکی شاری سەقز کە بۆ ماوەی زیاتر لە 5 مانگ و نیو لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەرکراوە بە مەبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرەمرێ لەژێر سەختترین ئەشکەنجەکاندایە. ناوبراو ڕێکەوتی 27 جۆزەردانی ئەمساڵ لە جادەی ساوە لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمەوە دەست بەسەر و پاش 2 ڕۆژ هاوسەرەکەی بە ناوی ژیلا تەشەکوری بە هێرشی ئەو هێزانە بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کرا. شایانی باسە هاوسەری ئەو بەندکراوە ڕێکەوتی 29 گەلاوێژ بە دانانی بارمتەی 1 ملیاردی بە شێوازێکی کاتی ئازاد کراوە، بەڵام دلێر سەلیمی هێشتا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە و لە دۆخێکی زۆر خراپی تەندروستیدایە. دەست بەسەرکرانی هاوڵاتیکی خەڵکی شاری شنۆ. ڕۆژی چوارشەممە 12 سەرماوەز هاوڵاتیکی خەڵکی گوندی ئاڵکاوی سەر بە شاری شنۆ بە ناوی شوانە ئیبراهیمی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. بەپێی راپۆرتەکان، ناوبراو بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ سەرماڵەکەی بە توندوتیژیکی زۆرەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. شایانی باسە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دەست بەسەرکراوە زانیاریەک لە بەردەستان نییە. کۆبوونەوەی ناڕەزایەتی خەڵکی شاری یاسووج. ڕۆژی پێنجشەممە 13 سەرماوەز کۆمەڵێک لە پزیشکان، ژینگە پارێزان، خوێندکاران و دانیشتوانی شاری یاسووج هاوکات لەگەڵ سەردانی مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ڕژیم لە ئەو شارە کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە سازکرانی بەنداو لەسەر ڕووبارەکانی ئەو پارێزگایە و هەڵکردنی پلاکارد ئاماژە بەوە دەکەن کە سازکردنی زیاتر لە پێویستی بەنداو لە ئەو پارێزگایە بووە بەهۆی لە ناوبردنی بەرەیەکی زۆر لە سروشتی ئەو پارێزگایە، کەمبوونی ئاوی خواردنەوە، قەیرانێکی گەورەی ژینگەی و هەروەها بەناچار کۆچکردنی کۆمەڵێکی زۆر لە دانیشتوانی گوندەکان لە بەردەوامی کۆبوونەوەکاندا ناڕازیان جەق لەسەر ئەوە دەکەنەوە کە تاکاتی وەدی هاتنی داخوازیەکانیان بەردەوام ئەبن لە ناڕەزایەتی دژ بە ناکارامەیی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەوڵ ئەدەن ناڕەزایەتیەکان بەربڵاوتر بکەنەوە. ناڕەزایەتی کرێکارانی شێرکەتی پترۆشیمی ئەمیرکەبیر. ڕۆژی پێنجشەممە 13 سەرماوەز کۆمەڵێک لە کرێکارانی پترۆشیمی ئەمیرکەبیر هاوکات لەگەڵ بنەماڵەکانیان دژ بە دابیننەکرانی بیمەی دەرمانی لەلایەن بەرپرسانەوە کۆبوونەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، کۆمەڵێک لە کرێکارانی پیشینەداری ئەو شێرکەتە لە مانگانی ڕابردوودا لەسەر کارەکانیان دەرکراون و ئێستا لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین. بەپێی راپۆرتەکان، بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە سیستەمی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمکاناتی ڕەفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و هەروەها گەڕانەوەی کرێکارانی لەسەر کار دەرکراو بۆ سەرکارەکانیان بوون. بەردەوامی مانگرتنی پاکبانانی ناوچەی 5 لە شاری تاران. ڕۆژی ڕابردوو پاکبانانی ناوچەی 5 شاری تاران دژ بە پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دەستیان لە کار کێشا و کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان، کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەستەکانیان بۆ ماوەی چەند مانگ
دۆخی ژیانیان لە خراپیتایە و تەنانەت توانای دابینکردنی سەرەتایی چین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی و هەروەها گۆڕانی گرێبەستەکانیان بوون. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شارەداری زاهێدان. ڕۆژی پێنجشەممە 11 سەرماوەز کرێکارانی شارەداری زاهێدان دژ بە کەمبوونی حەقدەست و هەروەها وەدینە هاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون، کرێکارانی بەشداربووی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای کارکردنیان بۆ ماوەی چەند ساڵ لە شارەداری ئەو شارەدا هێشتا گرێبەستەکانیان فەرمی نییە و خوازیاری بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتی کرێکاران، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، فەرمیکردنەوەی گرێبەستەکانیان و هەروەها کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر کرێکارانی ناڕازی بوون. دوا هەواڵمان سەبارەتە بە ئازادی یەکێک لە دەست بەسەرکراوانی دۆسیە ئێکباتان لە زیندانی قەزل حەساری کەرەج. ڕۆژی ڕابردوو عەلیڕەزا بەرمەرز پورناک لە دەست بەسەرکراوانی دۆسیە ئێکباتان بە دانانی بارنتەی 50 میلیاردی بە شێوازێکی کاتی ئازاد کرا. ناوبراو سەرەتای مانگی خەزەڵوەری 1401 هەتاوی لە ڕەوتی شۆڕشی ژن-ژیان ئازادی هاوکات لەگەڵ 50 هاوڵاتی دیکەی دانیشتووی شارۆچکەی ئێکباتان لە شاری تاران بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەسدی ئەندامێکی بەسیج بە ناوی ئارمان عەلی وەردی دەست بەسەر کران. ئەو هاوڵاتیە لە دوایین کۆبوونەوەی لەقی 11 دادگای انقلابی ڕژیم لە شاری تاران هاوکات لەگەڵ میلاد ئارمون، ئەمیر محەممەد خوا ئیقباڵ، نەوید نەجاڕان، حسەین نعمەتی و عەلیڕەزا کەفایی حوکمی سێدارەیان بەسەردا سەپێندرا کە پاشان حوکمی ئیعدامی عەلیڕەزا بەرمەرز پورناک لە دادگای پێداچوونەوە لەسەر تۆمەتەکانی هەڵوەشێنرایەوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.